لەگەڵ کۆمەڵێک لە پێشکەشکارە ئازیز و خۆشەویستەکان کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئێستا لێرەوە دوعای خێرمان هەیە خوای گەورە هەموو لایەکیان سڵامەت کە فدای ڕوخساری ئاڵەت بم دەڵێی خورشیدی تابانە بەڵاگەردانی باڵەت بم ئەڵەی شم شادی بوستانە جاوە جارێکیان پیاکی بە تەمەن دوایوی کە ئیفتارمان کردەوە هاتە لامەوەتی وەڵا ئەم بەرنامەیەوە زۆر زۆر جوان و ئەوە بوو ئێمە هەموو جارێک قەلێکمان سەرە بڕی بۆ یا گیسکێکمان سەرە بڕی بۆ ستافەکە و بۆ کەناڵەکە کە هاتن بەس ئێمەتان داوات کردو وڵا خۆ ڕاستیەکەی ئەو بوو لە سەرەتاوە کە ئێمە هاتین ئەو شتە نەبوو چەند ڕۆژێک بە دوای دەست پێکردن بەرنامەکە بوو بەڵامی تر تۆزێ سەخت بوو بەڵام چۆن بەرنامەیەکی خۆش بوو هەر خزمەت بە خەڵک بوو انشاءالله کە خوای تبارک و تعالی لێمانی وەرگرت بێت لەمانی قبول کاوە خوای تعالی ڕەحم لەگەڵ خۆشەویستانمان و عەزیزانمان لە ڕۆژهەڵات و بەتایبەت سنەی عەزیز و خۆشەویستمانە هەبێت جارێکیان لە ئەسنای بەرنامەکەی بووین کاگاریان دەرێنەر لێرەوە چاوی ماچەکەم لە نیوەی بەرنامەکەی وت یاشق زوو لە بەرنامەکەی لە الله ئیتر ئەویش سەماعەکە لە گوێما بۆی وت بڵێ الله لەو دەقیقە داوا لێ بورد نەکەین ڕۆژهەڵاتانی خۆشەویست ئەگەر ئێمە لێرە پێ بکەنین ڕاستی ناخمان لەگەڵ ئێوەیە دڵمان لەگەڵ ئێوەیە بەڵام لەبەر حورمەتی جێژنەکە لەبەر خۆشەویستی جێژنەکە بەشی ئەوە هەر تەنا بەشی ئەو پێەکەنی ئێوارێکیان تاوا بووین لە یعنی چۆن بڵێن کاگتر تاوا بوو هاتووە لە ئێمە باشە من شەرحی خۆم کرد باسی سۆس و باسی هەموو شتێکم کرد ئیتر هەستم کرد ئەو تاوا نەبوو خەرکی دیزاینی وتی مەشغوڵێکە بتم باشە دوسێ هەنێشتم باس کرد هێشتا هەر تاوا نەبوو هەر ئاچەوی لێ مەشغوڵی تاوا پێ نەما ڕۆشتەوە لای ئەو لە تەمەنی مناڵیەوە کە ئیتر بەسلاح وەکو باوەکو و باپیرمان کە ئەکسەرەن هاتوچووی خانەقاکەین خانەقا و تێکیەوەمانە ئیتر یانێ واقعاً ئەو دەفە وەک ئەبێتە بەشێ لە جەسەمان بەشێ لە جەسە و ڕۆحمان تەلەفۆنێکم وەڵام شەڵم گرت فەرموو وڵای ماوەسەگیان داوایەکم لە جەناب فەرموو وڵاهی ترایم هەیە بەشکم دوعام بۆ کەی دەرس وڵاهی دادا ئێستا خۆم کەوت دوعای چی بوو